بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ئەنفال و هۆلۆکۆست بەراوردیان دەکەین. ئەوان چۆن کاریان کردووە لەسەر هۆلۆکۆست، ئێمە چیمان بۆ ئەنفال کردووە. بێگومان ئەم بابەتە لە ئەم کتێبە سەرچاوی گرتووە. ئەم کتێبە هۆلۆکۆست تاوانی ئەنفال کاکتا سلێمان میوانمانە کاکتا سڵاو لێبێ بەخێراتی. ئەم کتێبە بە کوردی بە ئینگلیزی نووسراوە. کاکتا بالۆ دەست پێ بکەین چۆن بیری لەو کردۆ بەراوردێکی ئەنفال بە هۆلۆکۆستی. زۆر سوپاس بۆ کورسات نیوز، سوپاس بۆ تۆ، سوپاس بۆەوەی کە وا خەریکە کەم کەم میدیا جابینرا و بیسترا و نووسرا و ئەو تەوقەتێکەشکێنێ کە تەنها لە یادەکانە قسە لەسەر پرسی جینۆساید بکرێ. باڕووم وایە مە قەزەیەکی زۆر گرنگە و ئێوەش وەکو کورسات دەست پێشخەریشتان کردۆ لەم ماوەیە و قەنەعەتم وایە دەتوانن ئەو دەست پێشخەریە یان ئەو مەودایە فراوانتر بکەنەوە و کاریگەری خۆشێ بێ. لە ڕاستیە بابەتی ئەو کتێبە من لە ساڵی 2010 بۆ 2010 و 2015 دوو سەفەری پۆلۆنیام کرد. سەفەری یەکەمیان لەگەڵ گروپێکی میدیا کار بوو، سەفەری دووهەمیان لەگەڵ برای بەڕێزم مامۆستا محەممەد حەمد ساڵح تۆفیق بوو و لەوێ بیرۆکەی ئەوم بۆ دروست بوو دوای بینینی مۆزەخانەی ئاوشوێتس تەبعاً بیرۆکەی ئەوم بۆ دروست بوو کە کارێک بکەم کارێکی بەراوردکاری لە نێوان تاوانی جێنۆسایدی ئەنفال و تاوانی هۆلۆکۆست و خۆم ماندوو کەم خاڵە هاوبەشەکانی نێوان ئەم دوو تاوانە بدۆزمەوە. کارم تیا کرد، پشکنینم تیا کرد، پشتم بە کۆمەڵێک سەرچاوە بەست و لە سەروی هەمووشیانەوە پشتم بە 17 سەعات گەڕان لە هەردوو سەفەرەکەمە 17 سەعات گەڕان و پشکنین لە ناو مۆزەخانەی ئاوشوێتسی هۆلۆکۆست یا هیجووەکان کە ئەتوانرێ یان ئەتوانین بڵین ئەمە پێی دەوترێت دایکی مۆزەخانەکانی هۆلۆکۆست. ئەمە لەوێەوە سەرچاوی گرت. دوای تەواوکردنی تەبان بیرم لەوە کردەوە کە تەنها بە زمانی کوردی نەبێ، برای بەڕێزم مامۆستا عەبدولکەریم عوزێری کاری وەرگێڕانی بۆ کرد بۆ زمانی ئینگلیزی. لەبەرەوە قەنەعەتی بەوە هەبوو کە ئەم کارە پێویستە نەک تەنیا کورد بەشە کوردیەکەی بخوێنێتەوە بەڵکو بەردەستی ئینگلیزێکیش بکەوێ، بەردەستی خوێنەوارێکی ئینگلیزیش بکەوێ، ئەم بابەتە بخوێنێتەوە لانی کەم لە ڕێگای زمانی ئینگلیزیەوە دەزانێ یان لە ڕێگای تاوانی هۆلۆکۆستەوە تێدەگا لەوەی تاوانی ئەنفال چییە، وەکوتم خاڵە هاوبەشەکان و خاڵە نزیکەکان لە نێوان ئەم دوو تاوانە کە هەردووکیان دوو تاوانی گەورەی جینۆسایدن بدۆزینەوە و ئەمە بکەینە دەریچەیەک بۆ ناساندن و بەرەو پێشبردننی دۆزی دۆسیەی تاوانەکانی جینۆساید دژ بەگەلی کورد. کاکتا گەشتی بەچی؟ ینی چ جۆرە هاوبەشیەکە دۆزیەوە؟ دوو سێکە لە لای نازیەکان ڕێگێکی زۆر قوڵی فاشیزم وجودی هەبووە کە پاڵنەری ئەساسی بووە بۆ ئەنجامدانی تاوانی هۆلۆکۆست. هەمان ڕێگی فاشیزم دەتوانم بڵێم لە لای حیزبی بەعسی عێراقی هەبووە کە ئەمە دەستپێک و سەرەتای چوارچێوەی هاوبەشی بیرکردنەوە لە ئەنجامدانی تاوانی جێنۆسایدە، چونکە بیرمان نەچێ فاشیزم بە هیچ شێوەیەک لە شێوەکان بەرامبەر قبول ناکە، هیچ گروپ و ئەتنیک و نەتەوەیەکی تری جیاواز لە خۆی قبول ناکە. بۆیە حەقیش بەخۆیدا تۆ بسڕێتەوە. حەق بە قسەکە من جواب زەم جارێکی تر هەر لە بەرنامەی جەنابتە باسم کردووە. مشیل ئەفلەق لە کتێبی كل شيء في سبيل البعث دەڵێ دوو نەتەوە لە نیشتیمانی عەرەبیە مەترسین بۆ سەر بەرژەوەندیە باڵاکانی عەرەب و دەبێت لە ناو ببرێن. یەکەمیان کورد، دووهەمیان بەربەر لە جەزائیر. سەی مەنتاڵیەتی بیرکردنەوەی فاشیزم لەکوێوە سەرچاوە ئەگرێ. ئەمەم بە سلسلە هێناوە. طبعاً ئێستا ناتوانم هەمووی باسکەم، بەڵام لە کتێبەکە زیاتر لە 26 خاڵ 27 خاڵی هاوبەش لە نێوان ئەم دوو تاوانە هەیە، تاوانی هۆلۆکۆست و تاوانی جێنۆسایدی ئەنفال. طبعاً من تەنیا تاوانی جێنۆسایدی ئەنفالم لە بەرامبەر هۆلۆکۆست وەک نمونە وەرگرتووە، بەڵام ئەکرێ هەڵەبجەش بۆ ئەمە هەر ڕاست بێ، جێنۆسایدی فەیلیەکانیش بۆ ئەمە هەر ڕاست بێ، جێنۆسایدی بەرزانیەکانیش بۆ ئەمە هەر ڕاست بێ، تەنانەت جێنۆسایدی ئێزدیەکانیش کە تازەترینە بۆ ئەم کارە بەراوردکاریە ڕاست بێ. ڕەنگە من ئەوەندە دەرفەتم هەبوو بێ یان ئەوەندە دەمتوانی بێکە
کارەکە بکەم. کاک تا کتێبەکە کردوتە بە کرا بە ئەنگلیزیش با بڵین چۆن بیرۆ کردوبیکی بە ئەنگلیزیش زانی وەکوتم ئەمە پێویستێکی زۆر زۆر هەنووکەیە بۆ ئەم بارە بەداخەوە من ئەگەر دەرفەتم دەیت تۆزێک بگەڕێمە دواوە من ئەمە جێ ڕەخنەیە تەبعاً لە کۆی منزومەی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە تا ئێستاکە تاوانی جینۆساید وەکو پاکێجێک یان وەک یەک پاکێج لە هەرێمی کورسان لە باشووری کورسان لای عەقڵیەتی حکومڕانی کورسان نەبووەتە قەزیە نەبووەتە پرس نەبووەتە بابەت لە کاتێک ئەمە نەبووەتە پرس نەبووەتە قەزیە نەبووەتە بابەت تەبعاً ئێمە لەم ئاستا غیابی موەسسەسەشمان هەیە غیابی دامەزراوەشمان هەیە ئەگەر ڕاستی دەوێ ئێستا ئێمە پێویست بوو نەک تەنها کتێبێک بە زمانی ئینگلیزی سەدان کتێبمان بە زمانی ئینگلیزی هەبووە جا کتێبی دۆکۆمنتاری کتێبی مەسەرەن لایەنی مێژوویی کاریگەریە جۆرا و جۆرەکانی تاوانی جێنۆساید لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری ژن لە بواری ژینگە و هەتا دوای بەداخەوە ئێمە نەک هەر فەقیرین بگرە لە هەندێک سێکتەر هیچیشمان نییە ئەمە نەبوونی یان غیابی دامەزراوەیە وای کردووە کە لە نەتیجەی نەبوونی ئەم بابەت هەیە کە نەبووەتە قەزیە ئێمە نەمانتوانیوە هەنگاوە پێویستەکە بنین ئاراستە پێویستەکە بگرینە بەر بە بڕای من پێویستە وەک چۆن مەسەن ئێساوە تەنیا کتێبێکە کە بە زمانی ئینگلیزیە ڕەنگە 5-6 کتێبێکی تریشمان کتێبێکی کەشمان هەیە ڕەنگە 5-6 کتێبێکی تریشمانەوە یان هەندێک کتێبەیە خۆی هەر لە ئەساسا بە زمانی ئینگلیزی نووسراوە موەسسەیەک بێت هەموو ئەو توانا و تاقانە کۆ بکاتەوە هەمی یەکەمی خەمی یەکەمی ببێتە کارکردن لەسەر وەرگێڕانی کۆی ئەو بەڵگەنامە و دەکۆمنت و ئەو لێکۆڵ دێوانەی کە بە زمانی لۆکاڵی خۆمان هەمانە یان بە زمانی نەتەوەی خۆمان هەمانە بۆ زمانە زیندوەکانی جیهان ئەمە دەبێتە یەکێک لە دەریچەکان بۆ بردنە پێشەوەی دۆسیەی تاوانەکە و ناساندنی هەروەک چۆن ئەمە لە بواری سینەماشا ڕاستە ئەمە لە بواری مۆسیقاشا ڕاستە جوولەکە چیان کردەوە بە هۆلۆکۆست کاکڕانکۆ ئەگەر وەکوتم من بەشێکی زۆر لە مۆزەخانەکانم بینیەوە بەڵام ئەگەر تەنها ئەوەی پۆلۆنیا وەکو نمونە وەربگرم کارێکیان کردووە کە عەقڵی بەشەریەت تەسەوری ناکات چیان کردووە بۆ نمونە لە بواری فیلم سازیە فیلمی سینەماییە کە ئەمە یەکێکە لە ڕوکنە گەورە و کاریگەرەکانی ناساندن و بە نێودەوڵەتیکردن و بە جیهانیکردنی تاوانەکەیان لە بواری وەرگێڕانە مەسەرن بۆ نمونە لە بواری کۆکردنەوەی بەڵگە و دۆکۆمنت و ئەگەر بۆ نمونە ئەم چاوێلکەیە هی یەکێک بوو بێ لە قوربانیەکان لەم پەڕی با بڵین ئەوروپاوە کەوتبێتە ئەو پەڕی ئەوروپا ئەو ڕۆشتووە 50 جار لە خۆی زیاتر پارەی بۆ خەرج کردووە و هێناوێتیەوە و ئەلێرە پاراستوێتی و دایناوە بێن نمونەیەکت بۆ بێنمەوە معروفە ئەوەی کە دەڵێن کاتێک جوولەکەکانیان جووەکان بردویانن بۆ کوشتن لە ئەو با بڵێن مەعەسکەرە گەورە ئەوەی بیرکیناوی 1 و بیرکیناوی 2 لە ئاوشڤێتس معروفەوەڵێ سەریان تاشیون باشە تووکەسەرەکانیان بەکارهێناوە بۆ دروستکردنەوەی ڕایەخ بەس لەو مۆزەخانەیە 17 تەن پرچی ئینسانیان پاراستووە ئەمە ینی وەکو بەڵگەیەکی گرنگ دەی تۆم بلا حەزەکە با ئێمە سەیری ئەو وێنەیە بکەین کە لە پشتمانەوەیە ئێمە ئێستەشی پێوە بێ لە ناو لادیەکانمانە لە کوردستان لەو شوێنانەی کە گۆڕی بە کۆمەڵی قوربانیەکانی لێیە بە هەزاران هەزار پارچە و پێداویستی و کەلوپەر و کەرەستەی بەجێما و ڕەنگە پێمان لێ هەڵکەوێ ڕۆژانە بڕێک هەنگاو نراوە من ناڵێم هەر هیچ نەکراوە مەسن ئەگەر بۆ نمونە ئێستا برای بەڕێزم ئاکۆ غەریب لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کۆمەڵک کەرەستە پارێزراوە ئەمەش بەڕاستی پێت بڵێم پەیوەندی بە هەوڵی تاکەوە هەیە هەوڵی تاکەوە یەکێک لەوانە هێرۆخان مەسەرەن هەوڵێکی زۆر گرنگ و بەرفراوانی داوە لەگەڵ ئەو ستافەی کە لە ئەمنە سوورەکەی شەکەن بەسەرپەرشتی برای بەڕێزم کاک ئاکۆ غەریب بەڵام ئەمە کافی نییە ئەمەڵەکانی شانەسانیش هەر هەوڵی کەسی هەرڕێک هەرڕێک ئەوەیە وەکو خەم بەدوای قەزێکە ئەچێ ئەگەر نا ئەمە ئیشی موەسسەیەکی نیشتیمانی نەتەوەیی گەورەیە لەسەر ئاستی هەموو سێکتەرەکان ئیشی لەسەر بکرێن نەک تەنها لەسەر ئاستی یەک سێکتەر و پرۆسەی وەرگێڕانیش بە هەمان شێوە لە چوارچێوەی ئەو دامەزراوەیە و ئەمەش دەبێتە
پەیامی ڕاستەقینەی کارکردن لەسەر دۆسیەی جینۆساید و بەرەو پێشبردننی و وەناساندنی و دەرکردنی لەو جۆزە لۆکاڵی کە بەردەوام ئێمە یادەکەینەوە. باشە. تۆ لە کەنەدا ژیاوی چەند ساڵەکەتا لەوێ هیچ زانیاریکیان نەبوو لەبارەی ئەنفالەوە بەرکەس کەوتی زانیاری هەبێت لەسەر ئەنفال؟ ئەگەر ڕاستیت پێ بڵێم لە چەند پەرلەمانتارێک کە ناگەنە پەنجەی دەستیش کورد یان نوێنەرایەتی کورد یان ئەوەی کەی لە کوردستان هەمانە نەک تەنها لە کەنەدا من ئەوروپاش زۆر گەڕاوم، چوومەتە ئەڵمانیا، چوومەتە پۆڵۆنیا، چوومەتە هۆڵندا، چوومەتە سوید، چوومەتە نەرویج، چوومەتە ئیتالیا، باشە بۆ کۆڕ و کۆنفراسی جاجیا ڕۆشتوم. کەمترین زانیاریان هەیە، ئەمەش پەیوەندی بە لاوازی ڕۆڵی یان لاوازی کارکردنی ئێمەوە هەیە لەسەر ئەم قەزەیە لەسەر ئاستی دنیا. ناڵم هەر بەرکەوتت نابێت لانی کە مێکێک دوان سیان چوار، بەڵام لە زۆر جێگە هەر ئەسڵەن باسی جینۆساید و قەتڵ و عامی گەلی کوردیان لە لابکە ڕەنگە هەر تووشی سەر سوورمان بێ، بڵێ چۆن شتی وارڕۆدا. ئەمە وەکو نەتەوەکانی تر ئەی تۆ بۆ نایتە سەر ئەو جیلەی خۆمان کە لە ئەوروپا گەورە بووە، ئەو جیلەی کە لە ئەوروپا لەدایک بوو، کوردە و لە ئەوروپا لەدایک بووە، ئێستا تەمەنی 30 ساڵە 35 ساڵە 40 ساڵە، ئەوەی خۆشمان معلوماتی نییە لەسەر قەزیەکە. ئەوەی لە 2000 بەدووە لەدایک بووە. ئەمە ئەگەر عکسکەینەوە بۆ کوردستان، بۆ کوردستان، بۆ ناوخۆی کورسان، بۆ ناوخۆی کورسانیش ئەمە هەر ڕاستە. مەسەن سار ئەمڕۆ بۆ نمونە ئێمە مەراسیمی ناساندنی ئەو کتێبمان هەبوو لە زانکۆی پۆلیتەکنیکی کۆلیژی تەکنیکی کاریگەڕی. یعنی من دڵخۆش بووم، دڵشاد بووم بەوەی 150 خوێندکار و مامۆستایەک هاتوون لە مەراسیمەکە ئامادە بوونە. بەڵام ئەگەر حقیقەتت دەوێت ڕاستی دەوێت بڕۆ ناو زۆربەی هەر زۆری سێکتەری زانکۆکانی کورسانەوە خوێندکارە و خەریکە لە جامیعەت تەخەڕوجەکە و هیچ شارەزایەک و هیچ معلوماتێکی نییە لەسەر مەحەتە جیاجیەکانی جینۆسایدکردنی نەتەوەکەی نیشتیمانەکەی. ئەمە بەڕاستی من زۆر جارەڵێم بەڵێم ناشرینترین شت ئەوەیە بە جەریمەی جینۆساید بڵێ کارەسات. ئەوە کارەسات نییە، ئەمە کارەساتە کە تۆ ئاگات لە مەحەتە جیاجیەکانی تاوانی جینۆسایدکردنی گەلەکەی خۆت نەبێ. خوێندکارەکە ئاگادار بوونم بۆ لە زانکۆ؟ باوەڕم من ناتوانم بە مطلق قسە بکەم بڵێم هەر هیچ ئاگادار نەبوون، بەڵام باوەڕم وایە بەشێکی زۆر زۆریان بێ ئاگان لەو قەزەیە، چونکە بە تەجربەی کارکردنی ڕابردووش. یعنی ئەمە بەڕاستی هەڵوەستەکردنی ئەوێ و پلان ڕێژێکی زۆر گرنگی ئەوێ و دیسان تاکید دەکەمەوە دەبێت دامەزراوەیەکی تۆکمە سەرپەرشتی ئەم پرسە بکە. ڕاستە ئێمە وزارەتی شەیدانمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام وزارەتی شەیدان ئەوەندەی خەریکی لیست و لیستکاری و موچە هات و موچە نەهات و موچەی فلان شەهید و موچەی فلان قوربانی بەکو دامەزراوە ئیش لەم قەزیە ناکە. بەرە من بە ئەوە من و تۆ گفتوگۆکەین، من دایان جار ئەم قسەم دووبارە کردوێتەوە، با وزارەتی شەیدان بڵێ من وەکو وزارەتی شەیدان لە ماوەی لە دوای 92 ئێمە وزارەتەمان هەیە، فترێک وزارەتی شەیدان و ئاوارە و ئەنفالەکان و تا ئێستا وزارەتی شەیدان و ئەنفال کراوە. بێزەحمەت لە ماوەی لە 92 حسابی کە بۆ ئێستا چەند ساڵە لە 92 بێن لە 2003 بەدوا لە 2003 ئەتوانی پێمان وزارەتی شەیدان ئەتوانی پێمان بڵێ من بۆ نمونە 20 کتێبم لە زمانی کوردیەوە تەرجەمە کرد بۆ زمانی ئینگلیزی، بۆ زمانی عەرەبی، بۆ زمانی فەڕەنسی، بۆ زمانە زیندووەکانی جیهان. بێگومان نەخێر. نووسەرەکانە بوو لەسەر ئەرکی خۆیان و لەسەر هەڵوێستی کەسی تا ئێستا من نامەوێت ناو بێنم، ئەگەر نا دەتوانم لە دوهۆکەوە هەتاوەکو وەگاتە گەرمیان ئەوانەی کە بەردەوامن لە ئیشکردن. من ئەوە ناڵێم کەسێک دێت بۆ مەسەن پلەیەکی زانستی دێت توێژینەوەیەکەکە یان بۆ ئیشێکی تر، بەڵام ئەوەی کە بەردەوام ئیشەکە تا ئێستا هەمووی هەوڵی تاکە و ئەم هەوڵی تاکەش کۆنتاکێکەیە، پەیوەندیەکەیە لە نێوان یەکترا، بەڵام ئەوەش بیرت نەچێ پەرتا، چکە خۆمە گوناحیێوان نییە. مەسەن بۆ نمونە لە عەلیبەندیەوە دەیگری لە دووهۆک تا دەگاتە عەدالەت عومەر ساڵحی هەولێر، تا دەگاتە لەتی فاتح فەرەج و عارف قوربانی، تا دەگاتە عەبدوڵڵا کەریم مەحموود، تا دەگاتە فلان و فلان و فلان و سمکۆ سابیر و عومەر مەحەمەد و زۆرە ناوەکان نامەوێت بۆی کەس گلەیمان لێ نەکا، هەمووی هەوڵی تاکە.
لەژێر هیچ چەتری دامەزراوەیەکان نییە. ێ باشە ئەمە ناکرێت ببێتە جێی پرسیار بۆ سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان؟ جا لە ماوەی ڕابردوو لەگەڵ یوسێڵتەرمان گفتگوویەکم ئەنجامدا بۆ کورسەت باسی لۆ کردوتی لە 2026 کتێبێکم بەدەستێ لەسەر ئەنفال پرسیارەوەم لێ کردوتم ئەو زانیاریانەی کە بەدەستەگا لەسەر ئەنفال لەکوێوە بەدەستەگا ئایا حکوومەتێری هاوکاری تەکا بۆمە بەڕاستی ها بزەپێکەنینەیەکی کرد وەکەوەی کە حکوومەت هیچ هاوکاریەک دامێ ئەو وەرچەنە پارەی نایە لە ڕووی مادیەوە بەڵام ئەها ئەو کەرەسانی بخیتە بەردەستی بۆ کتێبەکەی بیانیەک لە واستەیە تۆ حتمما دەزانی یوستەڵتەرمان ڕۆڵی هەیە لە سەراستی گیانە یعنی دەبوو دامێکی زۆر زۆر گەورەشی بکەی بۆی کە شتێکی وا کاکە دە کاراکتەری وات هەبێ و دامی بکەیت و دەستی بگریت و هاریکاری بکەیت دەتوانێت قەزێکە دەهنگا بباتە پێشەوە. من ئەو سەرنجەی تۆ زۆر زۆر ڕاستەوە زۆر زۆر دقیقە بەڵام مشکلەکە لێرە تۆ مەسەن بەن منێکت ببێنمەوە دەمەوێت ئەمە ببێتە پرسیار هیوادارم جوابم بدرێتەوە و بڵێن نەخێر تا سلێمان ڕازگۆ نەبوو لەمە وانە دۆسەی ئەنفال باشە لە دادگای باڵای تاوانەکان بە دیاریکراوی نە بەڵام بەها نزیک 12500 لاپەڕی ئەیفۆرە کراوەتە مجللە و کۆ بکرێتەوە و پاک بکرێتەوە و لە ئەرشیفی ئەم وڵاتە دابدرە و ببێتە سەرچاو بۆ لێکۆڵینەوە ئەوە ئەنفال دۆسەی هەڵەبجە من باسی هەوڵی تاک ناکەم من خۆم بەشێک لە دۆکۆمنتەکانی هەڵەبجە و فەیلەکان و بەرزانیەکان و ئەنفالیشم لە چوارچێوەی 4 مجللەدا کۆ کردوێتەوە و تەوسیقم کردووە بەڵام ئەمە کافی نییە یعنی من مەبەستم بۆ هەموو مەحەتاتەکانی جینۆسایدکردنی گەلەکەمانە بۆیە تەرکیز لەسەرەوە دەکەم دەڵێم دامەزراوە بۆیە خۆ لەم وڵاتە کاکە ڕانکۆ بە ملیارەها دینار و دۆلار سەرفەکرێ ناشڵم من ئەمە هەمووی بە خەسارە ڕوە من شتیوان ناڵم ناشتوانم ئەوە بڵێم بەڵام ئەم بابەتە ئەهێنێ شایانی ئەوەیە بۆ دۆسەی گۆڕی بە کۆمەڵ بۆ دۆسەی دادگایکردن بۆ دۆسەی لێبوردن بۆ دۆسەی تەوسیقکردن چزانم بۆ هەموو دۆسیەکان و هەموو لایەنەکانی دەهێنێ ملیارەها دۆلاری لەسەر سەرفکرێ بەڵام ئێمە دێین ساڵانە یادێکی ڕۆتینی دەکەینەوە لە ساڵێکە دەڵێن تا سلێمان دەست خۆش بێ ڕانکۆ دەست خۆش بێ بەرنامەیەکی باشت کرد دوای ئەچینەوە ماڵەوە بێ ئاگاین لێ تاوەکو ساڵی ئایندا بۆیە من هیوادارم لێرەوەڵم کورسات ئەم دەرگایە تێک بشکێنێ و من لە ڕووی قازانجەوە ناڵێم بەڵام دەبێتە خاوەنی پەیامی تێکشکاندنی ئەو دیوار و ئەو کۆت و بەندانەی کە ئیشی لەسەر دەکرێت لە چوارچێوەی تاوانی جینۆسایدا. کاک تا سپاس دەکەم سپاس بەمەدەبوونێت دەستخۆشی کتێبەکەشە لێکم خۆشەویستان بە یارمەتی ئەو کاران بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشترا تا پێتان ئەگەین و کاتێکی خۆشخواتان لەگەڵ